هاوڵاتیەکی کوردی دانیشتووی گوندی دووڕاجی ناوچەی داودەیە لە سنووری ناحێنە و جوول باسی خراپی دۆخی خۆیان دەکات لە ناوچەکە بە ژمارە پێمان دەڵێت لە ماوەی ئەو چەند ساڵەی دوای 16 ئۆکتۆبەر چەند شوانکارە و هاوڵاتی کورد یان ڕفێنراون لە بەرامبەر پارەیەکی زۆر ئازاد کراون یان کوژراون. دوای 16 ئۆکتۆبەر یەکەم لە دیەکەی ئێمە بوو دوڕاجی لە گوندی دوڕاجی شوانێکیان کرد لە لامان کوشتیان بە ناحەقا ئەو شوانە بەخوا دارێکش بەدەستیۆنەوە ئەمە یەک دووهەم لە گوندی زنانامە ئێستا نەحێگەیە دوو شوانیان ڕفان بە 7 دەفتەر ڕزگاریان کرد سیارەکەیانش برد لەگەڵ چەکێک شاشەکەیانش برد سیەهەم گوندی ساڵەی شوانێکیان ڕفان بە پارە ئازادیان کرد چوارهەم هەر لە گوندەکەی ئێمە شوانێکیان ڕفان بە پارە ئازاد بە 3 دەفتەر ئازادیان کرد ئەمە پێنجهەمین جارە لە گوندی قەڵا ئەڵە ئێستا دوو شوانەوە 22 ڕۆژە ڕفانیانە داوای 15 دەفتەریان لێکەن ئایا ئەو خاوەن مناڵی لە 15 دەفتەر لەکوێ بێرێ؟ دانیشتوانی ئەو ناوچەیە نیگەران و بێزارن لە خراپی ناسەقامگیری ئاسایشی سنوورەکەیان هەر بۆیە داوای بەهاناوەچوون دەکەن. داوا لە حکوومەتی هەرێمەکەن ئەمە ئاپارێزرێن درۆکەن هەچی کەسێژێن ئەمە ناوچەیە سەختە و ئاسی نییە نە تۆرەبەرۆ نە قەندیلە بەخوا نە ئاسیە و نەماسیە داوا لە بەڕێز مەساعدی بافری شەکەم ئەمانە بێتە سەر خەتی تر بەس ئێوەش معارەزا وەکو نەوەی نوێ وەکو یەکگردوو ئەمانەی کە شوعەکان بێن سەر خەت کاکاری مەژیانمان نەماوە ئەمە تعریبە دەشوان مازای ڕفیرا و کوژراوە داویشی دەفتەرەکان دوشوانیان بردەستی وەگەر داویشی دەفتەری پێ ناسوڕێت ئەمە داعاشن بەخوا ناسراون ژاگەری چەکداری ناسا درۆکە چەکداری داعاشن لە 16 ڕاکردنەوە هاتنە وەیرانە و ناسراونیش بارودەخی ئێمە لە خراوترین ژیانای ئیسا ئەم ڕۆڕانەکەمان بەرنەداوە لە سیما لە دیەکە دەرەچین ئەو بۆ ماتۆڕەکەتیە مەراقابەتەکە بتڕفێنی یان بتکوژیە زانی خۆت بەدەستۆ نایە ئەتکوژێت بتبینە ئەتر ئایا بە پارە بێ بە هەرچی بێت کاگاڵێدا دەفتەرم بۆی بێ دەفتەر لەکوێ تێریت 200 مەڕ بفرۆشە 30 ملیۆن دینارەکەت ئێژێگەدا دەفتەرم پێ نەدەی کوڕەکە دەکوژم. گەرچی ماوەی زیاتر لە 2 هەفتەیە دانیشتوانی کوردیە و سنوورانە داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق کردووە خراپی بارودۆخی ئەمنیە و ناوچانە چارەسەر بکەن بەڵام تا ئێستا وەکو خۆیان دەڵێن لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و عێراق دەسیدەسییان پێدەکرێت و ئاوڕیان لێ نادرێتەوە. چیانوری کەناڵی پەیام ناوچەی داودا ناحێنە و جوول.